لارەکانی هەفتەی حەفدەی خولی نایەبی عێراق بۆ ئاستی لاوان هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەفتی شاری بەغداد کرد. لاوەکانی هەولێر لە سەرەتاوە باشتر دەرکەوتن. لاخولەکی بیز محەممەد سەلام زەرپۆشانی بە گۆڵێک پێشخست دوای وەرگرتنی تۆپ لە مەتین مەنسووری هاوڕێی. لاخولەکی 27ش بە ئەسیستی موئەید سەفا هەڵگورت قەیز دوای یاریکردن بە گۆڵپارێز و بەرگریکارانی نەفت ئەنجامەکەی بۆ لاوانی هەولێر دوو هێندە لێ کرد. نەفت بە چەند لێدانێک هەوڵی ئەوەی دەدا ئەنجامەکە لە نیوە یەکەم بە تۆمارکردنی دوو گۆڵ یەکسان بکاتەوە بەڵام بە تاکە گۆڵێکیش نەگەیشت. لا سەرەتای نیوەی دووەم ئەم دەرفەتە ئاسانە بۆ یارزانانی هەولێر ڕێککەوت بۆ تۆمارکردنی گۆڵی سێەم لە دەستیاندا. لاخولەکی 56 موسا سالم گۆڵێکی بۆ لاوانی نەفت تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لاخولەکی 77 عەلی تورکی کاپتنی پێشووی تیپی لاوانیانی هەولێر و ئێستای نەفت ئەنجامەکەی بۆ تیپەکە یەکسان کردەوە. تیپی لاوانی هەولێر بەخۆیان کەوتنەوە و هەوڵەکانیان بۆ گۆڵی سێم و پێشکەوتن دەست پێ کردەوە دوای لە دەستدانی چەند دەرفەتێکی ئاسان. لاخولەکی 96 یارزانانی نەفت با هەڵا ئەو گۆڵەی هەولێر دەیویست لەسەر خۆیان تۆمار کرد و لاوانی هەولێر لە یاریەکە براوە بوو. خۆتان دەزانی یاریەکی یەکلاکەرەوە بوو یانەی نەفتە بە خاڵێک لە پێشەوەی ئێمە بوو. جێمی یەکەم کۆنتترۆل یاریگامان کردو گۆڵمان تۆمار کرد. جێمی دووەم ناوبژیوان موفق نەبوو لە بڕیارەکانی چەندین بڕیاری هەڵی دا و لێدانیش سزا بۆ ئێمە بوو هەژماری نەکرد. لەولا دوو گۆڵیان نێمان تۆمار کرد سوپاس بۆخوا هەموو فەزلی خوای گەورە بوو لە کۆتا خولەکدا گۆڵی بردنەوەمان تۆمار کرد. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو ئەنجامی باشتر دەستەبەر دەکەین و بۆ قۆناغی داهاتوو سەر دەکەین پەنام. بەم شێوەیە تیپی لاوانیانی هەولێر لە کۆی 15 یاری بۆ خاوەنی 25 خاڵ و گەڕایەوە خانەی چوارەمی کۆمەڵەکەی. نەفتیش بە 16 یاری و 23 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی پێنجەم. یاری داهاتووی هەولێر بەرامبەر نەورۆز دەبێت لە شەمەی داهاتوو لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.